گفتوگەیم پرس و باس بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆ ژێری سیاسی. دکتۆر سڵاو لێبێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. خوێندنەوە چییە بۆ ئەو گۆڕانکاریانەی ئەم دواییە ڕوویدا، بەتایبەت با لە ئەوەی منشنەوە دەست پێ بکەین. سەرکردەی کورد تێدا بەشدار بوو بە ئامادەبوونی نزیکەی 50 سەرکردەی ناوچەکە و جیهان، بەشداری بوونی کورد، بەشداریکردنی کورد لەم جۆرە کۆنفرانس و کۆنگرە نێودەوڵەتیانە چیمان پێ دەڵێن؟ زۆر سوپاس کاک ڕانکۆ، دەست خۆش بێ. بێشک ڕووداوگەلی زۆر هەنا. ئێمە گۆڕانکاری زۆر گەورە لەسەر ئاستی هەرێمی و لەسەر ئاستی جیهانی دەیبینین. لەسەر ئاستی جیهانی لە بەتایبەتی سەبارەت بەو سیستەمەی کە ئێستا جیهان بەڕێوە دەبا ئێمە دەیبینین. ئەوەی لە میونشن لە ئەڵمانیا ڕوویدا کارێکی گەلێک گەورە بوو، بەتایبەتی لەو کاتەدا کە ئەڵمانیا بۆ خۆی لەسەر خەتی تەماسە لەگەڵ ئەوروپای خۆرهەڵات کە لەبەر یەککەوتندان و لە ڕاستیشدا هەر پێش بەچوونێکی رووسیا بەم ئاراستەیە مەترسەکەی پێشدا لەسەر ئەڵمانیایە وەک هێزی گەورەی ئابووری یەکێتی ئەوروپا. و جگە لەوەش ئەڵمانیا ئەگەرچی جۆرە عەزلێکیشی هەبێ بە ژێرەی یاسای نێودەوڵەتی لە بەرەنجامی ئەوەی کە لە جەنگی جیهانی پێشترا ڕوویداوە، دووەم جەنگی جیهانیدا، بەڵام جۆرێک لە بەرپرسیارەتی گەورەی لە یەکێتەکەدا هەیە لەبەرەوەی ئەڵمانیا و فەڕەنسا بەیەکەوە یەکێتی ئەوروپایان پێک هێناوە و ئامان خۆیان بە سەحەبی یەکێتەکە دەزانن کە ئەوڕۆ یەکێتیەکە هەموەکو ئەو ستاتۆ سیاسیەکە، هەموەکو ئابوووریەکە، هەموەکو پەیمانی باکووری ئەتڵەسی لە ژێر هەڕەشەی دۆناڵد ترامپدایە. بۆیە لە ڕووی جیهانیەوە ئالەو کاتەدا دەبەسترێ، باشکراش پێشنیاری پێکهێنانی هێزێکی سەربازی بۆ ئەوروپا دەکرێت. هەرچەندە پێکهێنانەکە بەوە نییە کە هێزێکی زۆر گەورە و ئەوە بێ، نزیکی 150,000 کەسێک ئەگەر ببێ. بۆیە ئەمە بخۆی کاتێکی زۆر گرنگە و ئەوروپا وەکو جاران ناتوانێت چاو بپۆشێ لە هەندێک لە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەر ئەوەی لە نزیکەوە بەرپرسیارەتی دەبێ. هەر گۆڕانکاریەک دروستبوونی هەر تەوژمێکی توندڕەوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئاسایشی ئەوروپا دەبێ. ئەگەر جاران ئەوروپای خۆرئاوا پاڵی دابووەوە و چاوی لەوەی دەکرد مەسئولیەتەکەی بەش بکات لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا، ئیتر ئەوەی بۆ ناچێتە سەرێ، دەبێت لە جوگرافیا جۆرا و جۆرەکاندا هەوڵی چەسپاندنی ئاشتی و جێگیری بدا. یەکێک لەو جوگرافیایانە سووریایە. سووریا زۆر مهمە بۆ ئاسایشی عێراق، بۆ ئاسایشی کەندا و بۆ ئاسایشی باکووری ئەفریقیا. کاک ڕانکۆ بە درێژایی مێژووی ئەم ناوچەیە، ناتوانم بڵێم مێژوون و کۆن و لە کۆنتریش، هەر لە مەغۆلەوە بگرا، لە پێشتر ئەوانەی هاتن بڵین خوێنیان ڕشت لە کەربەلا لەوانەوە بگرا، لە دروستبوونی بەعز بگرا، لە کاکە ئیمپراتۆریەتی عوسمانی بگرا، ئەوەی هاتووە داخلی عێراق و لەوێشەوە بۆ ناوچەکانی دیکە بووە، هەر هەمووی لە سووریاوە هاتووە. واتە سووریا دەرگای هاتنە ناوەوەی شەپۆ لە نوێ سیاسی، داگیرکاری یا ناوێکی لێ بنێین، ناوێکی شیاو بێ بە ژێرەی ئەم سەردەمی ئێستا، شەپۆلی نوێی ئەوەی کە وڵاتەکە دەخاتە ژێر هەژبوونی خۆیەوە. بۆی شیعەکان زۆر بەجددی لێ دەترسن. بەڵێ لەم کاتەدا بەشداریکردنی سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی و جەنابی بەرهەم ساڵح، جەنابی مەزلوم کۆبانی لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم ئیلهام ئەحمەد، تۆ 4 کەست لەوێ لەم کاتەدا هێچگار گرنگە بۆ کەسایەتی سیاسی ئینسانی کورد لەبەر ئەوەی بوونی ئەم کەسانە لە ئاستی بەم شێوەیەی خەباتی نێودەوڵەتیدا جۆرێک لە ئاسایشت بۆ دەستە بەردەکە، جۆرێک لە گوێڕاگرتنت بۆ دەستە بەردەکە. لانی کەم بەردەوام ئێمە لەو کاتەدا کە ئێمە شەڕوانی چاکیش بووین، ئێمە شەڕی سەرعەرزیشمان کردووە دژی داعش، بەڵام لە کۆبوونەوەکانی ناتۆ بەشدار نەبووین بەداخەوە و تا ئێستا لە نەتۆ یەکگرتوەکان وەکو چاودێریش وەرنەگیراوین. بۆیە ئێمە لە وەکو نەنستەیت ئەکتەرێک لەو شتانش کە مافی نەنستەیت ئەکتەرن لە هیچ شوێنێک لە ناوەندە جیهانیەکاندا پێگەیەکمان نییە، بەڵام لەمەدا کە تۆ پرسێکی ئاسایشەیە بەشداری بێشک گرنگە. باشە دکتۆر، بێنەوە سەر ئەوەی کە ڕۆیدا بەشێک لە دۆستەکانی کوردیش هەر لەو کۆنگرەیە بەشداریان کرد. لینسی گراهام و تیمێکی هاوکاری لە کۆنگرێسی ئەمریکی لەوێ بەشداریان کرد. مەزلوم عەبدیش زۆر سوپاسی کردن کە لەو دۆخە سەختەدا بەفریایان کەوتون یاخود دەنگیان هەڵبڕیوە بە دەنگ هاتوون.
دکتۆر ئەکرێ ئێستا بڵین دۆخی ڕۆژاوا بەرە و جێگیربوونە چێ بەرە و وەرگرتنی شکل و شێوەیەک دەچێ وەکو دەڵێ ئیتر فۆرمەڵە بووە مەترسی لەسەر نەماوە؟ نەخەیر نەخەیر نا لەبەرچی تۆ لە سووریا لە سێ لایەنەوە تەماشای بکە یەک لە لایەنی پراگماتیکیەوە تەماشای بکە ئەوەی کە هەمومان پێمان وایە فۆرمۆڵەیەکەوە هەر ڕێی جەنابت نییە پرسیاری زۆر کەسە چکە ئیتیفاقێکی پراگماتیکی هەیە ئیتیفاقێکی ئەمنی و ئیداری هەیە ئیتیفاقێکی دەستوری نییە هەتا ئێستا ئایا دەسەڵاتی ئەحمەد شەریع دەمێنێتەوە ئایا بۆ ئەوەی ئەمەی کە ئێستا هەیە ببوورە بستە ناو چوارچەوەی دەستورەوە ئایا عارەبەکان ئەو دەستورەی کە لە مانگی سێی لە مانگی ئازار بوو بەستی دروستیان کردی 2025 سێ ئازار بوو بەڵێ ئایا دەتوانن ئەم دەستورە جێ کوردی تیا بکەنەوە لە برویان دەستورەکەیان نووسیوە بۆیە تا ئێستا ئیتیفاقە ئەمنی و پراگماتیکەکە ئیتیفاقێکی دەستوری نیە ئەمە لە سووریادا بەردەوام نازیژیرێکی دەستوریمان هەیە کاگرانکۆلەوە سەرنجت لە سەری بێ ئێمە لە عێراق چەند دەستورێکمان هەیە لە 100 ساڵی ڕابردوو تورکیا لە 100 ساڵی ڕابردووە دەوڵەتە لە 24 و دەوڵەتی 24 لە سووریا دەستورمان هەیە تا ئێستا یعنی سووریا ئەو وڵاتەیە کە دەستوری تێدا زۆر جێگیر نابێ زۆر سەیرە دەستوری 52 53 52 62 64 هەفتاکان یعنی بەردەوام دەستور دەنووسێتەوە ئەم وڵاتە جێگیری دەستوری کەم بەخۆوە بینیوە ئەوەی ئێستا هەیە پارادۆکسێکەیە پرسیارێکی چاکت کرد دەرفەتت پێدام شی بکەمەوە پارادۆکسەکە چییە؟ ئامانجی سووریا لەگەڵ ئامانجی کوردەکان تۆزێک لێکجیایە ئەمەد پێویستە ببینرێ ئامانجی سووریا نەداگیرکردن با ناوێکی بە ژێرەی ئەوەی لە بنشندنی ماشتی گرنگ بوون ئاوای لێ بدەین کۆنتترۆلکردن یا گەڕانەوەی دەسەڵاتی پێ بە پێ گۆڕینەوەی حکمی زاتیەکەیان فیدراالیەکەیان خۆسەریەکەیان بە سەلامەتی گیانیان بەوەی کە نایم بە ناوت ناکەوم شەڕت لەگەڵ ناکەم ئەو ئامانجەکەی ئەمەیە بە ئێمە ڕوون بین چکە چۆن چوار مادەکەی دەستوری تورکیا ئینکاری کوردەکە لە تەواوی دەستورەکانی سووریاشدا لەو کاتەوە بە تایبەتی لە پەنجاوە کە دەبێتە دەستورێکی ناسیۆنالیستی ئینکاری هەموو قەومێک دەکا هەموو شتێک دەکا ناسیۆنالیزمی عارەب دەسەسپێنێ ئەم ناسیۆنالیستانە ئیسلامی بن شۆعی بن عەلەوی بن هەرچیەکی بن ئەمانە لە عقلی ئەواندا پارچەبوونی سووریان نییە لە عقلی ئەواندا پێیان وایە کە تەماشا شەرعێتێکی زیاتر جۆرێکی باشتر دەرفەتێکی کەو ئەوەی تر دەکەن بەڵام ئەو گرفتە دەستوریەکە لەبەروی ئەم ئیتیفاق ئەمنی و پراگماتیکیە تا ئێستا نەچوویتە ناو چوارچەوەی دەستور کوردەکان چیان دەوێت کوردەکان زۆر دوورن لەوە دەزانی ڕاستە بەدمی یەکتر پێ ئەکەن و کاک مەزڵوم لەگەڵیان و ئیلهام خان لەگەڵیان و دادەنیشتن و کوردەکانی چیان دەوێت عقڵیەتی ئەوانەی لەوێن تەمان من لێرەوە کوردی قسە ناکەم وەک ئەکادمی قسە بۆ دەکەم ئاوا لە دوورەوە تەماشا هەردوو لایەن دەکەم کە تەماشا کوردەکانیش دەکەم کوردەکان گاڵتەیان بگەڕانەوەی سووریا دێ ڕاستی ئەوانیش سیاست دەکەن یعنی تۆ وەرە لەگەڵ ئەو عاقڵە پەروەردەیەی لەوێ ئیشەکە کوردەکان تۆ وەرە گەڕانەوەی سووریا مستەحیلە ڕێگا نادەن بۆیە ئەمە درێژە دەکێشێ ئەوان ڕێگە بە گەڕانەوەی سووریا نادەن یعنی تۆ بە خوێنێک بێ یان نا خوێن بدەیان نا لە داهاتوو خوێن بدەیان نا شەڕێکی کە ببیان نە ئەوان هەرێمەکە تازە وەک هەرێمێکی حکمی زاتی خۆیان ئەهێڵنەوە ئایا لە دەستورەکەدا جێگا بۆ ئەم خواستە جابۆ یەکتم سێ لایەنە یەک ئیتیفاقەکەیە دووەم خواستی کوردەکانە سێم پرسی دەستوریە ئایا ئەو سێیانە لە یەک نزیک دەکەنەوە ئەوە جارێ دەبێت تەماشا بکەین باشە دکتۆر لەسەر قسەی کە کردت ینی ئەو کوردیش لەوێتە ئێستا داوایی مەسەلەن جیابوونەوە و سەر بەخۆی و بابەتانی نەکردووە وەزیری دەرەوەی سووریاش پێرێ هەر ئەوەی وەدوتی کورد تا ئێستا داوا شتێکی وایە نەکردووە تا ئێمە بڵین قوبوڵی دەکەین یا قوبوڵی ناکەین کاگرانکۆ با من یەک شتت وەڕۆم بکەمەوە هیوادارم جەناب تو ئەوانەی گوێم لێ دەگرن بە نەزەری ئەتیبار وەری بگرن لەبەر ئەوەی ئەمە تەحلیل نییە ئەمە خوێندنەوەی پرسی یاسای نێودەوڵەتیە پرسی یاسای نێودەوڵەتیە ئەوەی کە لە چارتەری نەتەوەی گرتوەکان داهاتووە و ئەوەش کە لە کۆی یاسای نێودەوڵەتی
هاتووە لەم زەویە لە دوای 45ەوە ئەویش ئەوەیەکە کۆمەلگای نێودەوڵەتی UN ئەنجومەنی ئاسایش کۆمیسیۆنەکانی دوجار کۆبوونەوەی گشتی ئامادە نییە دان بە هیچ گۆڕانکاریەکی دراماتیکی خێرادا بنێ لە هەفتایەکانەوە ئەو دان پێدانانە کۆتایی پێهاتووە بۆ نمونە بە پرسی مافی چارە نووس بۆ پرسی کۆلۆنیالیزم بەکاریان دەهێناواتە دەوڵەتێکی کۆلۆنیالی بۆی کۆلۆنیالیستەکەی لەسەر لاچێ مافی چاری خۆنووسین بۆ ئەوان دیاری کرابوو ئەم قۆناغا بەسەر چوو شتێکی تر هاتە پێشەوە من باسی کوردستان ناکەم باسی یاسای نێودەوڵەتی دەکەم بەگشتی شتێکی تر هاتە پێشەوە دەبێت گەلێک لە پڕ جینۆسایدێکی گەورە کرابێ لەسەر خوێنەکە مافی چارەی خۆنووسینی بۆ دیاریکەی ئەوەی کە لە هەندێک شوێنی بینیمان ڕوویدا پێشتر ڕاستە کورد جێنۆساید کراوە بەس ئەمە لە پرسی یاساییدا بوو بە ڕابردوو دەکرێت وە کوشتی تر بەکاری بێنی و ئیسفادەی لێ بکەیت کەواتە ئێستا چ شمولی کوردەکە چی یعنی چی کەواتە چی ئەوە نەمابێت کە تۆ بێن گۆڕانێکی دراماتیکیت یا پیادەکردنی مافی چارە نووسن بۆ پەسەند بکەن و ئیشاڵات جێنۆسایدی چکەش ڕوونادا کەس ئاوەتە خوازی ئەوە نییە ئەی چی ماوە چەسپاندنی پێ بە پێ یەکەم جار ئەوان توانیان حماسەتی تورکیا دابمرکێنەوە ئەو ڕوحە شەڕی دژی کورد هەستا بوو ئارامی بکەنەوە دەرفەتێکیان بەخۆدا بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و هیچ ئیتیفاقێکیش بۆ نەکراوە ئیتیفاقێکی ڕسمی و قسە کراوە و شتێکیش ئیمزا کراوە بە جۆرێک لە ئۆنلاین و فلان و ئەوانە بەڵام کەم نییە زۆر گەورەیە بۆیە ئەوان پێش هەموو شتێک هاتن لەگەڵ تورکیاش جۆرێک لە لێکتێگەیشتنی بابەتیان هەیە بابەتێکە چییە من دەڵێ من ئەندامەکانی پەکەکە دەرەکەم تۆش ئارامتر بە و لەگر سپی و ناوچەکانی دیکە لەسەرخۆ بە و ڕێگا لە پەیوەندیەکەمان مەگرە جگە لەوە کاریگەری کەنداویش لەسەر دۆخەکە هەیە بۆی مەوزوعەکە لە جەنابەت بڵاو نەکەم ئەوەی هەتا ئێستا کراوە گرنگ بووە شەڕ و جێنۆسایدی دوور خستۆتەوە و تقریبا کەسێکی دیبلۆماسیشی دروست کردووە ڕۆحی شەڕ یا جەوی شەڕی تۆزێک دوور خستۆتەوە کە بۆ کورد زۆر مهمە ئەمە بە تەنها نەکرا پیادەی هەرێمی کوردستان ڕۆڵی زۆر هەبوو سەرۆک بارزانی ڕۆڵی زۆر هەبوو هەموو لایەک ئێوە ڕۆڵتان هەبوو تیڤەکان ڕۆڵیان هەبوو میلەتەکە ڕۆڵی هەبوو یعنی خەڵکی کوردستان بەیەکەوە ڕۆڵی هەبوو لە ڕاستیدا قارەمانێتی ئەو شەڕوانانەی کە پەیامێکیاندا مەگەر بکوژرەی دەنا ڕۆڵ ئەوە ڕۆڵیان هەبوو جەوەکە تۆزێک ئارام بوویتەوە بەڵام ئەوە بەو معنەیە نییە کەوەی ئێستا هەیە سیاقی نیهایی بەیەکگەیشتنەکەیە نەکورد ئەمە بە حەقی خۆی دەزانێ و نەپێشی مولتەزیمە بەڵام لەبەر ئەوەی دووشت هەیە گرنگە یەک لە یاسای نێودەوڵەتیدا گۆڕانی دراماتیکی قبول ناکەن دووەمینیان ئیشاڵڵا کارەساتێکی وا گەورە دروست ناکات دوای کارەساتەکە بێن شتێکت بۆ بکەن بۆیە ڕێگای سێهەم کە پێ بە پێشتەکە بە قبولکردن دەدەن هەنگاوی گرنگ نراوە لەمە دوا شەڕە دەستوریەکە دەبێت دەست پێ بکە باشە دکتۆرەوەی کە دەڵی کۆمەلگەی نێودەوڵەتی گۆڕانی دراماتیکی ئەنی گۆڕانی خێرا قبول ناکەن دەبێت پێ بە پێ بێ هەنگاو بە هەنگاو بێ لەسەر خۆ بێ بەڵام لەم دۆخی ڕۆژاوادا بەرامبەر بە کورد هەر بە گشتی هەز ناکەی کەمێک جیاوازتر بوو ینی زۆر بە خێرا کۆمەلگەی نێودەوڵەتی تا ڕادەیەک هاتنە دەنگ بۆ نمونە هەربینیمان لەو کاتانەدا کە شەڕ هەبوو لە هەندێک ناوچە ماکرۆن سەرۆکی فەڕەنسا چەند جارێک پەیوەندی بە ئەحمەد شەرعەوە کرد دەڵێ ئەگەر لە کورد بێ نابێ شەڕ بکرێ نابێ وا بکرێ دۆناڵد ترەمپ چەند جارێک ینی تەلەفۆنی بۆ دەکامە لە ژێر کاریگەری ئەو لۆبیەی کە هەبوو بۆ کورد لینسیگرام و هاوڕێکانی بەپەلە داوای دانیشتنیان کرد لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە و هەڕەشەی زۆر توندیان دەکرد ڕۆژانە لینسیگرام ینی هەڕەشەی توندی دەکرد ینی ئەمانە هەز ناکەی گۆڕانێک بوو لەو ڕوانینەی کۆمەلگەی نێودەوڵەتیش کە بە خێرایی هەنگاویاننا با ئەوەی جەنابەت دەڵێ دروستە لەو دیدەوە ئەوەی باست کرد ڕاستە دراماتیکی بوو خێرا بوو ئەوەی من باسی دەکەم بە نسبەت ئیمزاکردن بڕیاردان کۆمەلگای نێودەوڵەتی بڕیارت بۆ بدا ببیە سەربەخۆ یان بڕیارت بۆ بدا لەسەر دیمشق بیسەپێنێت تۆ فیدراالی یان بڕیارت بۆ بدا لەسەر دیمشق بیسەپێنێ ئێرە ناوچەیەکی ببوورە ناوچەیەکی حکمی زاتیە ئەمە ببوورێت خوا ئەمە قبول ناکەن یعنی بەڕاستی ئەمە
بە خێرایی قبول ناکەن لە کۆمەلگانی و دەوڵەتیدا ئەو خێرا قبولکردنە تۆزێک زەحمەتە. باشە بەڵام خۆ دکتۆر ئەوەی جەنابەت باست کرد ئەوەی جەنابەت باست کرد لە یەک ڕۆوە گرنگ بوو با من شتێکت بۆ بکەمەوە. خۆی ئەوەی ڕوویدا هێرشەکە ئەوە نەبوو بڕیاریان دابێ کە ئێمە منتیقەی جەبەل شێخ و قونەیتڕە هەتا سەدەکە و شوێنەکانی دیکە و جا هێشتا جۆرێک لە کاریگەریەکە لەسەر سوێیدا و جێگیربوونێکی بە ماوە درێژ لە جۆلان دەدەینە ئیسرائیل ئیسرائیلیش دەستمان بکاتەوە بۆی ئێمە بکەوینە ژیانی کورد. نە ئەوە نەبوو. جۆرێک لە لێکتێگەیشتن هەبوو بۆ ئەبدەیتکردنەوەی دۆخی لە چەکداماڵراوی ناوچەکانی شەڕ کە لە ساڵی 63 و 64 و 67 و 73 و 74ەوە دڕدۆنگیان لەسەر هەیە بە تایبەتی لە شەڕی 6 ڕۆژەوە. ئەمە ئیتیفاقێکی نووسراو نییە لە نێوان سووریا و ئیسرائیلدا. ئیتیفاقێکی نییە نە سووریادان بەبوونی دەوڵەتی ئیسرائیل دابنێ و ئەمەی لەگەڵ ئیمزا بکە، چکە ئەگەر ئیتیفاقێکی ڕسمی ئیمزاکراو هەبێ دەبێت سووریا دان بە ئیسرائیل دابنێت تا ئێستا سووریادانی بە ئیسرائیل دانە ناوە. ئیسرائیلیش دانی بەبوونی دەوڵەتی سووریا وەک دەوڵەتێکی ناوەندیدان نەناوە. ئەو نوقتەیەمان لەبیر بێ. جۆرێک لێ تێگەیشتن هەبوو بەڵام جۆرێک لە مخەڕەتی فەڕەنسای تێدا بوو بۆیە ویستم دەرفەتەکەم وەرگرتەوە قسە بکەم. فەڕەنسا لە سووریا خۆی بە سەرکەوتوو دەزانێت کە گەڕاوە پێگەکەی بۆ گەڕاوەتەوە بە میراتی مێژووی خۆی دەزانێ چۆن بەریتانیا ئێرە بەهی خۆی دەزانێ دوای ئەو ناخۆشیانی کە لە لوبنان تووشی بوو لە باکووری ئەفریقیا تووشی بوو بە شکست چۆ بۆ دەرێ لەوێ بۆی گرنگ نەبوو تیرۆرستنین توندن چێ دەکوژن لەگەڵیان بوو بەردەوامیش دەستێکی بە بەهایەکانیەوە بوو ڕاستە. بەڵام دوجار هەر ئەو فەڕەنسایە بوو کە لە وڵاتەکەی ئەو کۆبوونەوە لێک تێگەیشتنەکان کران و فەڕەنسا باش دەیزانی کە دەسەڵاتی دیمشق ئەمە دەرفەت لێ وەردەگرێ بۆ ئەوەی هێرش بکاتە سەر زۆربەی ناوچەکان ئەگەرچی ئۆکەشی پێنەدرابێ بەڵام دەیزانی و بەڵام بە کوردیشی نەگوت مەترسێکی ئاوات لەسرە ئەگەر هزار کەس کوژرابایە. بۆیە فەڕەنسا لەوێ کارێکی مخابەراتی کرد و دوایی کە زانیان کورد دەست دەکاتەوە ئیسرائیلیش بۆ خۆی ئیمتیازی خۆی وەرگر بوو پێشی ناخۆش نەبوو کورد دەست بکاتەوە ئەوەی کە زەرمەند بوو لە ڕاستیدا دەوڵەتانی دراوسەی سووریا بوون. بۆیە فەڕەنسا جۆرێک لە بادانەوە و شەرمەزاری هەر لە نێزیکبوونەوەی مەزڵوم کۆبانی بگرە لەوێ لە منشن کە تەماشا دەکەی هەر لە ئەوانی تر لە فڵان بەڕاستیش ئەگەر وانە باە من پێم وایە سەرۆک بارزانانی دەچۆ فەڕەنسایی پێشدا بەڵام لە ڕاستیدا هەمویان جۆرێک لە نابەرپرسیارەتیان هەبوو بۆیە ڕووی لە ڤاتیکان کرد. دوجار چەک و بەرگریەکە دۆخەکەی گۆڕی لە ڕاستیدا ڕێگویستمگرا هەموو ئەوانە زانیان ئەمریکا و ئەمریکا شەرمەزار دەبێ و ئیدارەی ترەمپ شەرمەزار دەبێ حقیقت وە زۆر دۆسییان بەکراوەی هێشتونەوە بۆیە هاتنە سەرخەت ئەوە بەرخۆدانی خەڵکی کوردستان بوو یەکدەنگی خەڵکی کوردستان بوو وای کرد کە ئەوانە دەناترسێکی زۆر دراماتیکی هەبوو. کەواتە بڕوانی لە هەموو هەڵوێستانی کە لە جیهانە بوو ینی جۆرێک لە بێدەنگیە بوو ئەوە کورد بوو کە وای کرد جیهان بەدەنگ بێنێ بەرامبەر بەخۆی کاتێک کە مەزلوم عەبدی ینی دەڵێ ئەوە من دەڕۆمەوە لەگەڵ میلەتی خۆمدا لەگەڵ گەلەکەی خۆمدا لەگەڵ ئەواندا دەجەنگم تا دەکوژێم دەچم بە سەربەرزانە لە ناو ئەواندا لە دوای ئەمەوە کە بڕیاری جەنگ و بەرگری دەدەن ئەنجا ینی فەڕەنسا بۆ نمونەوەی کە جەنابەت باسی کرد وڵاتانی دیکە زانیان کە کورد دانانیشێ تەسلیم بێت و سووریا بگەڕێتەوە و شارەکانیوان بەڕێوە بەرێو قەتڵ و ئامیان بکە بەرگری دەکەنە تا ئەوەندەی کە پێیان بکرێ دۆخێکی ئیحراجیە بەدەنگ هاتن. تسبیتەکە دروستە لە دۆخێکی ئیحراجیدا بەدەنگ هاتن پرسێکی دیکەش هەبوو ئەویش مەسەلەی داعش بوو پێشدا وا بەڵێندرا بوو وە چەندەمین جاریش لە ئیعلام ڕاگەیەنرا بوو کە سووریا بە هاوکاری هەندێک دەوڵەت دەتوانێت داعش بپارێزێ بەڵام کاتێک تەماشایان کرد لە ئەلهۆل و ئەوانە کە چەند کیلۆمەترێک لە شنگال دوورە لەوێ داعشەکان دێنە دەرەوە بەردەدرێن لە بە درۆن تەسویر کراوە و هەبوو و خوشکی چەند وەزیرێکی تیا بوو لەوێ کە خێزانی هەندێک داعشی تر بوون و ئەوانە و کە سوکاری هەندێک لە قیادە عەسکەریەکان برا و ئامۆزا و کە سوکاری تیایان بوو و ئەوانە بەردران و بزر کران مەسجەکە گەیشت و پێشم وایە نەکرد پێم وایە ڕاستە
ئەو هێزەی کە لەوێ ئەو دۆخەی دروست کرد زۆر بە کەیفی ئەحمەد شەرع نەبوون بۆیە ئەویش ناڕازگۆیی نەکرد لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی کە من ناتوانم کامپەکان بپارێزم حسابێکیان بۆ بکەن ئەگەر لەگەڵ هەسە دەبێت دەیکەن یاخۆتان دەیکەن بۆ پاشە ڕۆژ عیبدار نەبین ئەوانە لە بروی ئەو هێزەی پەلاماری ئەوێ دەدەن دەیانەوێت داعش بێتە دەرەوە چکە ئەحمەد شەرع یا محەممەد جۆلانی کاتی خۆی کە لە القاعیدە جیابەوە یاخود پێشتریش و دواتری شەڕێکی توندی لەگەڵ داعش کرد ڕاستی ئەنیوانەی قەتڵ و عام کردن و ئەو زعیفی کردن بەرەی ئیسلامیەکانی پەرش و بڵاو کرد و کاتی تەمەنی شیوانە بوو لە ڕاستی دەموالدی هێشتا دوێت تو حسابکە بۆ 2014 15 16 17 تەمەنێکی بەو شێوەی نەبوو بەس وریا بوو باگراوندی خێزانەکەی و توانە فکریەکەی هەبوو خەڵکیش گوێ لێ ئەگرت و ئەوانە بەرەکەی تێکدا لەوێش ڕە جۆرێک ئەوەی کرد بۆ یەک گواستنەوەکەی بۆ عێراق پێش هیچ یعنی 10 ساعات پێشتر هیچ بەرنمەیەک نەبوو پەیوەندێکی زۆر تەلەفۆنی و داوای ئەمریکیەکان عێراقیش پێی خۆش بوو ئەو کارتێ بکەوێتە بەردەست لە ژێر کاریگەری هەڕەشەی ئەوەی لە سووریا هەبوو چکە عێراق هێستا ئەو کاتیش هێزی دەبردە سەنوور پێی وابوو جارێک کە دیسان وەکو دەیان جارێکی تاریخی سووریا بۆ بە دەواازەیەک بۆی هێزی تێدا داخلی عێراق بێ کەوە تێڕوانینێکی زۆر هەڵە بوو بۆیە ئەم شتە خێرا و دراماتیکیانە وای کردکە بەڕاستی دەربکەوێت کە جۆرێک لە لێک تێگەیشتن لەسەر بابەتی ئەمنی لە باشووری سووریا هەیە کەشێکی دروست کردووە دەسەڵاتی سووریا بە هاوکاری تورکیا لە ژێر کاریگەری ئەو کەشەدا دەیانەوێت جۆرێک لە گەڕانەوەی هێزەکان بۆ ناوچەکانی کە دروستکە شتێکت بۆ من ینی بوو بە پرسیار ئایا بوونیم داشانە لە عێراق ئەمە هەندێک بە بۆمبێکی تەوقیت کرا و ناوی دەبن ینی عێراق پێی خۆشم داشانە لێرە بێ وەکو کارتێک بەدەستێەوە یان نابە پێچەوانەوە سەپێنراوە بەسەریدا و هەندێک وەکو بۆمبێکی تەوقیت کراو لە ناوخۆی عێراق ناوی دەبن بۆ هەرێمی کوردستانیش چونکە هیچ شتێک لە بابەتی سیاسی و سەربازی و ئەمنیدا هیچ شتێک یەکڕوونیە هەموو شتێک دووسەرەیە دوو دیوی هەیە کاتێک تۆمباراک لێ دوانێک دەدا ئێمە بە هەڕەشەی تێدەگەین دیوی ئیجابیشی تێدایە کاتێک هێرشت بۆ دەکا بۆ سەر ناوچە کوردیەکان دیوی سلوی هەیە و کارەساتە بەڵام ئیجابیات شتێدا هەیەوە خۆیان بە دەستی خۆیان جیهانیان وروژاند و یعنی قەزیی کورد تا دەستی لێ بدەی هەر بۆ ئەوان کێشەیە کاتێک داعشەکان دێنە ئێرە بێشک بۆمبێکی تەوقیت کراوە لەبەر ئەوەی لە ڕووی شەرعێتەوە بە سجنیش بێ دێنەوە ناو خاکی خۆیان عێراقیەکان کە لێرە زەمینیان هەیە بەڵام لە بیرمان نەچێت لە سووریاوە سەرکردایەتی کراون دەشبێتە کارت لە دەستی عێراقیەکاندا دەتوانن ئیسیفادەی لێ بکەن بێشک دەتوانن ئیسیفادەی لێ بکەن بە جۆرێک لە دیبلۆماسیەت دەتوانین بڵێن دیبلۆماسیەتی کەمپەکانی داعش دەتوانی ئەو ناوەی لێبنی دیپلۆماسیەتی ئەمنی کاریگەری دیپلۆماسیەتی ئەمنی بۆ عێراق دروست دەکا بەڵام لەو دۆخەدا کە شوێنێک نەما داعش بەخۆوە بگرێ کوردەکان لە ئەلهۆل سیاسەتێکی زیرەکانیان کرد وتیان ئێمە ئیشمان پێی نییە و سیقەش نەما کە ئەحمەد شەرع دەتوانێت ئەمە بکە و ئەمە کاکە ڕانکۆ ئەمە مەسلەی داعش کە دیمەشق خۆی دانی پێدانا ناتوانێت کۆنتترۆلی کامپەکان بکە و لە دەستیان دەرچووە و دەردەچێ ئەمە وای کرد کە کۆنگرێس ئەمە وای کرد کە فەڕەنسا چکە فەڕەنسا وەکو جاران نییە لە بیرمان بێ ئەمریکا وەک جاران نیە سەرکەوت و شکستیان لەگەڵ بەش بکە تۆ وەزیری دەرەوە و کە مەسئولی ئاسایشی ئەمریکاشە مارکۆ ڕۆبیۆ گوێلێ بوو کە زۆر بەجددی پێی وتن گوتی دەبێ خۆتان بەهێز بکەن واتە خۆر ئاوای ئەوروپا دەبێ خۆی مشوری ئاسایشی خۆی باشە ئەم دوو قیادە بەسە بۆ دروستکردنی شتی گەورە تو 100 300 3000 2000 4000 5000 قیادەی داعش دەربخەیت ئەو مەیدانە بێشک ئاسایشی ئەوروپا تێک دەچێت بۆیە ئەمەش وای کرد کە کورد وەکو ئەنتی داعشێک ئەنتی ڤایرۆسێک جارێککە پشتی بگرنەوە بۆ ئەمنیەتی ناوچەکە ئەوەی لە سووریا ڕوویدا بە کۆی گشتی هەندێک بە دەستی تورکیایان ناو دەبرد و دەیانوت ئەساد شیبانی وەزیری دەرەوە ڕاست و خۆ لە تورکیا فەرمان وەردەگرێ و فەرمان بۆ هێزانە دەکا کە شەڕ بکەن ئایا ئەمەی کە ڕوویدا کاریگەری لەسەر پرسی ئاشتی نابێت لە باکوور وەڵڵاهی خۆی دەزانی پرسی ئاشتی ئەمن بەردەوام گوتومە بەردەوام بەو قسەیە دەست پێ دەکەم ئاشتێکە ڕاست بێ ڕاست نەبێ درۆ بێ ڕاست بێ تاکتیکی بێ استراتیژی بێ تەنها ناوی ئاشتی تەنها یەک کەلیمە تورکیا سازش بۆ نەتەوەکەی من بکە بە یەک کەلیمەش بەسدان بە نافی کووردا بنێ
ئەمە لیگەڵایز دەبێت بۆ شوێنەکانی کە ئەمە فراوان دەبێت ئەمە جورئەتی لێوەردەگیرێ کاکە لە بیرمان بێ ئێمە کەس نەی دەتوانیت کنسولگەریەک لە هەولێر بکاتەوە تا تورکیا نەیکردەوە. من ئێستاش دەڵێم زوسێ جارێکیوان بوتوە خەڵکێک هەچەم زۆر حساب بۆ سوۆسیال میدیای ئەوەی ناکەمەوە قسان بازم سێ جار گوێم لێ بۆیان نووسیوانە هاوە لە مەسلحەتی تووری قسە دەکە. ئێستاش ئەم تورکیایە ملیان پێوە بنێ کوردگوتنی تەواوی ئەوروپا دەتوانێت ئەوە بکە ئەوەندە لی ئەترسن ئەسکەرێکیان ئەمریکا باش ناسیبنی ئەمانە بۆی زۆر لە تورکیا دەترسن لە ڕاستیدا. تورکیا هێزێکی گرنگە لە ناوچەکەدا هێزێکە عسکەری هەیە ئەو عسکەری لە 1000 ساڵەوە تا ئێستا پاراستووە ئەوروپا تازە بیر لەوە دەکاتەوە بە 32 ئەندامی ناتۆ بێن هێزێکی 100,000 کەسی دروستکەن بۆیە هەردان پێدانانێکی تورکیا من لێ مەمنونم وەک شرۆڤەکارێک هەردان پێدانانێک بە یەک کەلیمەش بێ بەڵام هەتا ئێستا بەداخەوە هیچ نەکراوە نە کۆمیسیۆنەکە هیچی کردووە بەساوە دەستا و دەست بە یەکتر دەکەن هیچ گاوێک گەنراوە. ئەوەی تێبینیم کردووە ئەوەیە کە کاتێک کە ئیسرائیل تۆزێک حاکمە هێزە هەواییەکەی یا کاتێک کە دەبینن دەسەڵاتی ناوەندی لە سووریا زەعیفە کە ئێستا زۆر زەعیف بووە نازانم لەوەتی مێژوو هەیە هەر دەوڵەتێک ملی دابێتە بەر ملی کورد زەرری لە کورداوە بەس 2000 خۆشکاوە هاوکێشەیەکی زۆر سەیرە. ئەم دیمەشقەش ئەم جارە هێزێکی دیبلۆماسی گەورە ڕپوتێشینێکی گەورەی بەدەستهێنا بوو بەمەی کە لەژێر کاریگەری هەندێک وڵات بەرەم ئەم ناوچەیە هات بەرەو کورد هات لە ڕاستیدا ئێستا تەجرید بووە یعنی هەز دەکەی مارێکی ڕۆبی ئامادە نەبوو لەگەڵ شەیبانی کۆبێتەوە هەتا وتیشان هێشتا نەگەیوە وتی ئەگات ئەگەر گەیش لەگەڵتان کۆ دەبمەوە. ئەمە زۆر مهمە بۆ حەلیفێکی 50 ساڵە 6 ساڵی 70 ساڵی ناتۆ ئامادە نەبێ ئەمریکا لەگەڵی کۆبێتەوە. بۆیە تەسەور دەکەم بابەتی پرۆسی ئاشتی دووشت بوو. یەکەمیان تورکیا دەیەوێت بە هاوکاری کورد ڕێگا لەو مەترسیانە بگرێت کە لەسەریان هەن بەهۆی بە هەژمون کەوتنی ئیسرائیلەوە کە لە ساڵی 48ەوە بۆ یەکەمی جارە ئەو هەژمونە پەیدا دەکات ئەمڕۆ وەک خاوەنی گەورەترین هێزی هەوایی لە جیهان ڕۆڵ دەبینێت لە جیهاندا ئیسرائیل وەک خاوەنی بەهێزترین و کاریگەرترین هێزی لە جیهان باشە هی دووەمینیان ئیسرائیل هێزی هەوایی ئیسرائیل لە جیهاندا کاریگەرترین هێزی هەوایی هەیە. هەژمونەکەشی دیارە ینی سەڵ لە کەس ناکاتەوە ینی لە قەتەر دەدا کە ئەمریکای لێیە و لە خەڵکی تریشی داوە لە ئێرانیشی دا ئەوانە. هی دووەمینیان باش یەکتر دەناسن ئەوانەی لە قەندیلن و ئەوانەی لە حەسەکەن و ئەوانەی لە ئەنقەرن دەزانن لە ڕووی پەروەردە و شەڕ و ئەوانەوە چۆنن کە دەستیان لە شوێنێک گیر بوو. بۆیە ئەمەش جۆرێک فشار بوو کە بتوانن بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێی بەڕێز ئۆجەلانەوە وا بکەن کە نەگاتە شەڕ و پرۆسەی چەکدانان و کۆمەڵێک شت ئاوا کۆتایی پێبێ ئەمانە نهات نەدی. بۆیە شتێک نییە بە ناوی پرۆسەی ئاشتی ئێستا لە هیچ شوێنێک خۆزگە هەبێ بەردەوام بێ و ئومێد دەخوازین سەرۆک کۆمار ئەردۆغان کە دراوسەیەکی گرنگە و هەرێمی کوردستان و بۆ سووریا ئەم هەنگاوانە بنێ و دان بە کووردا بنێ ئەگەر تەنها بە یەک بڕگەشت بێ بە یەک بڕگەشتداری پێدا بنێن خۆیان اعتراف بە 20 میلیۆن هاوڵاتی دەکەن لە وەزارەتی داخلیان لە بەڕسمی ئەوەی کە بڵاویان کردوتەوە بەڵام دان بە مافەکانیان دانانرێ بۆ ئێمە زۆر گرنگە و پرۆسە ئاشتە دەبێ هەمومان دژی نەبین هەمومان هاوکاری بین بەڵام پرۆسە ئاشتەکە ئامانجی سووریا بوو لەمە دووە ئامانجی پرۆسە ئاشتەکە کەمتر بوونەتەوە هێز بدەنە یەکتر مەسەرن قەندیل بە چەک سووتانەکە بە کۆمەڵێک شت هەندێک هێز بداتە سەرۆک کۆمار ئەردۆغان سەرۆک کۆمار ئەردۆغانیش بە هەندێک شت هێز بداتە بە ڕێز ئۆجەلان سوودی لێوەردەگرن بۆ تورکیا بۆ دۆخی ئابووری بۆ لەوەتی پرۆسەی ئاشتی هەیە گەورەبوونی ئابووری تورکیا 3.7 هەتا ئێستا یعنی گەورەبوونی ئابووری ڕاستە هەڵاوسان هەیە لیرەکە لە 4300 و شتێک و ئەوانە بەڵام گەورەبوونی ئابووریش هەیە ئەمەیە بۆیە کاریگەری لەسەری دەبێ بەڵام کوردستانی سووریا کاگرانک و کوردستانی سووریا باکووری ڕۆژهەڵاتی سووریا خۆ سەری ناوی چی لێ دەنێی من لێرە بە جەنابەت بڵێم مەگەر خوێنێکی هێجگار گەورە بەرسەر لاشەی کوردەکان دابێن دەناجارێک کە هەرێمی کوردستانی سووریا بەدەستەوە نادرێ ئەو ئیتیفاقی کە کراویشە هەموو قووەتەکەی ئەمەندە بوو نە سووریا زیاتر هێزی دێ
نە حکوومەتی زیاتر دێ وەزیری سەحەیان هات لەوانێ ماوەیەکی کە وەزیرێکی کەش بێ ئەگەر ئەحمەد شەرع دەیەوێ بمێنێتەوە ئەگەر سونە دەیەوێ بمێنێتەوە وڵاتەکەی پارچە نەبێ دەبێ ئەم ناوچانە تەسلیمی کورد بکە کوردیش ئەو کاتە بەجددی هاوکاری ئەو دەسەڵاتە بک بمێنێتەوە کە ئەمەی دەستکەوت لە دەستوردا یەکتر بپارێزن زۆر مهم دەبێت حافظ ئەسەد وەختی خۆی بەبێ کوردنی دەتوانێت هیچ شتێک بکە باشە ڕاستە کارتی نەدەدایە هەویە شوناسی نەئادایە بەڵام لەگەڵ کورد یەکتریان تەواو ئەکرد بەڕاستی ئەم دەسەڵاتی ئێستاش دەسەڵاتێکی هێزگار جێگیر نییە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپدایە لە ناوچەکانی یەک لە ئیدل بۆ بگرە بۆ حەڵب بۆ ڕقا بۆ دێرە زوور بۆ شام لە هەمووی خۆنیشاندان هەن خەڵک تووڕەیە لە گرانی هێجگار گەورە هاریکاری کەندا بەو شێوەیە نەبوو هاوکاری ئەمریکا بەو شێوەیە نییە و ئەوەی بەرامبەر کورد کردیان ئەو ڕەتدانەوە دیبلۆماسی هەبوو وای کردووە کە لابرنی گەمارۆیەکان بەو شێوەی دەزانی بۆ معلوماتان بەشێکی زۆری گەمارۆیەکان لابراون بەس میکانزمیان وەک خۆماوە لە بیرمان بێ ئەمانە بۆیە لێنسیگراهام دەڵێ گەمارۆیەکان دەچەسپێنینەوە زۆر ئاسانە تەنها کلیکێکە دۆخی سووریا زۆر خراپە من پێم وایە ئەگەر شتێک هەبێ لەگەڵ ئەم دەسەڵاتە جێبەجێ بکرێ ئێستا یەک شت ماوە مەسەرەی دەستورە لە دەستورەکە بگەنە نەتیجە پێشتێنەیەکی کوردی تۆخەیە تاوی کە قسەکەت دەڵێن پشتێنەیەکی کوردی زۆر تۆخەیە جەنابەت لە پرسیارەکەت ئاورت لێدایەوە نامەوێت فەرامۆشی بکەم ئەویش بوونی هەرێمی کوردستانی عێراقە کە ئەمڕۆ بۆتە ئومێد و قوڵایی استراتیجی کورد پێت خۆش بیان نادەبێ وا دەور ببینێ واش دەور دەبینێ کوردستانی سووریا جارێکیکە ناکەوێ مەگەر بمرێ نەگە کەسیشی تیانەما خۆ کوردیش خاچی بۆچیە بەس هەمووش هەر نامرن تازە دروست بوو و لە کوردستانی تورکیاش پشتێنەیەکی تۆخی کوردی هەیە ینی هەمووی هەر کورد چۆن بردەوام دەڵم خەڵکی قەڵازێ و پشدەر ئێستا عاربێک بچێ بەزلی عربیەوە دزداشە و تەماشای دەکەن پیان یعنی زۆری ژینگە عربیەکان هەمووی ئاوە یەک ڕنگ کووردە بێگانەی کەمتیایە بڕۆ بسۆڕێەوە بۆ لای ئێران بە هەمان شێوە کاکە ئەم پشتێنە گەورە کوردیت چی لێ دەکەی خۆ وەک جارانیش نەماوە خەڵک بەتەپاو پەتا و سیل و سەرەتان و کۆڕۆناش هات خەڵکی نەکوشت خەڵک نامرێ خەڵک هەر زیاد دەکا جگە لەوە ناوچەکەش ناتوێتەوە پشتێنەیەکی تۆخی کوردی هەیە دەسوڕێتەوە ئەمە دەبێ عیلاجێکی لێ بکرێت دەبێ مافی هەبێ ناتوانی وەک جاران هیچ دەوڵەتێک شەڕی لە ناوبردنی لەگەڵ بکە. بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان زۆر سپاس دکتۆر.